کاکشێ بڕوا بکە بەو ئەزمونەی خۆم یعنی زەلام بووە حتا سەری ئەسقەت دژمنێتی برابچووکی کردو بەڵێ ئێستا سوپا هەتایی لەوانەیە ڕۆژێ بێ لە ڕۆژان تۆ بیتە سەر بەرنامەکەی من بەم نێو کە ئەو بەرنمەیەکی پۆخڵی بەڵێ پیسی بێکەڵکێ بووە وتم کاکە ئەوە ئیشەڵا قەت ئەوە ڕوو نادا بەڵام سوپاس بۆ خۆ ئەو هاتوۆتە سەر بە معاملەی جوان بە معاملەی جوان من یەکشت بۆ بجەمەوە لە برابچووکت برادێکە بوو گۆشتی بەرازی خوارد بەڵێ معلوماتیاندا بوو پێم ئەم گۆشتی بارزەڵ منیش زۆر هاتوو چۆم دەکرد و سەردانەکە ڕۆژێک حاجێک لەو بەتەمەنە خۆ عفوی کە ئێستا نەماوە خۆڵی خۆش. مامۆستاییان شتێکە پێ بڵم پێ گران نەبێت گوندێک لە پشت هۆنۆژەکە تۆشێکی بۆ لا فڵان کەس بەراز خۆرە ناترسی لەوەی ڕۆژێ گۆشتی بەرازێ باتیەوە من گۆشتی مەڕ ناخۆم جا گۆشتی بەراز بۆخۆم من گۆشتە ناخۆم ئەمە دوو وتم براکە من ئیشم بەوە ئیشم بەوە وتی کوڕە ئیشی چی پێێتی ئەو خوا ناناسێتم کاکە ئەمانوێ فێری خواناسیینیکە جوان. سوپاس بۆخوا ئێستا ئەو براییکێکە لەو بڕواکە چون بۆ بالە ئەچون بۆ بالە ئەوی بەدزیەوەچن باخوا نەزانانی عیاذ بالله خوای پەناگرمەتەوە ئەی بۆی با هەڵ نەکا تێکی ئێستا یەکێکە لەو کەسانی کە هەموو ڕۆژ لە بەردەم مزگەوتەکە هەستێ لە مامۆستاجان نیۆڕۆچین بۆ ماڵیەمە باشە ئەمانە زۆر پێویستیان بە ئێمە بە حساب دکتۆرین دکتۆر نەخۆشە چێ وڵای جارێ جنێوی پیا جارێ قسەی پێڵێ جارێ شتی خراپ دەڵێ لەم حاڵە کاتانە ئەم دکتۆرە خۆ ناچێت معاملەی ناشرین لەگەڵکە لەبەرەوە ئێمە خوا ئەو شەرەفەی یاوینەتێ کە کردوینی بە خزمەتکاری میحرابی پێغەمبەر ئەبێ تەداوی برینەکان بکەین